تەقەلای جێبەجێکردن، کاری دیبلۆماسی، ڕۆژهەڵاتی ناوەڕاست، مەیدانی تەراتێنی ڕووس و ئینگلیز. لە دووچارەکی قەرنی 19دا دەوڵەتە ئەوروپایەکان لە بواری پیشەسازیدا لە پێشکەوتنی خێرادا بوون بۆ بەدەستهێنانی بازاڕی ساختکردنەوەی کەلوپەلەکانیان و بۆ بەدەستهێنانی کەرەستەی خاوی پێویست لە ململانێکی سەختی سیاسی، ئابووری، فەرەنجیدا بوون لە پێناوی دابەشکردنی وڵاتانی ئاسیا و ئەفریقادا بە ناوچەی نفوزی خۆیان. بەریتانیا هەندستانی کردبووە کۆڵۆنی خۆی، پارو چەندی شوێنی استراتیژی لە سەر ڕێگای نێوان بەریتانیا و هەندستاندا لە دەوڵەتی عوسمانی داگیر کردبوو. ماڵتا 1800، عەدەن 1839، قوبڕوس 1878، قەناتی سویس 1883. دوایتریش ئەمارەتەکانی تری خەلیجی فارس. رووسیاش لە فراوانخوازی بەرەو خواروی خۆیدا لە چەند شەڕێکدا ئێرانی شکاندبوو. پەیمانی گوڵستان 1813 بەسەرا سەپان. لە 1829دا دیسانەوە رووسیا بیانووی بە ئێران گرتەوە و کەوتەوە جەنگ لەگەڵی و پەیمانی تورکمانچای بەسەرا سەپاند. رووسیا لە ساڵانی 1868، 1873، 1876 خانەکانی بوغارا و خێوە و جوقەندی خستە ژێردەستی خۆی. رووسیا لە ڕۆژئاوای دەریای قەزوینەوە گەیشت بووە سەر ئاوی ئاراز و لەلای ڕۆژهەڵاتیەوە سەر ڕووباری ئەتراک. لە ڕۆژهەڵاتی سنووری عوسمانیشدا لە دوای پەیمانی بەرلین 1878 قارس، ئاردەهان، باتومی پێبڕاو بەردەوام بوو لە هاندانی گەلە مەسیحەکانی باڵقان و ئەرمەنی دژی بابی عالی. رووسیا و بەریتانیا دوو هێزی سەرەکی بوون لەسەر بەهێزکردنی نفوزی خۆیان لە ناوچەکەدا لەگەڵ یەکتری لە ململانێدا بوون. بەڵام کە مەترسی هاتنی هێزێکی سێم وەکو مڵۆزمی ئەم دوانە پەیدا بوو بێ، ئەوسا ململانی بینی هەردووکیانی خاو کردوتەوە تا ئەویان دەرەکرد. لە سەرەتای قەرنی 19هەمدا بەرامبەر مەترسی ناپلیۆن ئەمەیان کرد، هەروەک لە کۆتایی قەرنی 19هەمدا لەگەڵ پەیدابوونی مەترسی ئەڵماندا هەمان گەمەیان دووبارە کردەوە. رووسیا و بەریتانیا بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی خۆیان جگە لە سەفارەتەکانیان لە ئەستەمبوڵ و تاران چەندین کونسڵگەیان لە شارە گرنگەکانی ئێران و تورکیا دامەزراندبوو. هاونیشتیمانانی ئەوروپی بە تایبەتی ڕووس و ئینگلیز لە سەرانسەری ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە ناوی گەشت، گەڕانی ئارکیۆلۆجی، لێکۆڵینەوەی جوگرافی، کڕین و فرۆشتنی کەلوپەلی بازرگانی، زانیاریان لەسەر هەلومەرجی سیاسی، کۆمەڵایەتی، ئابووری، فەرهەنگی گەلانی ناوچەکە و شوێنە استراتیجیەکان کۆئەکردەوە بۆ دانانی نەخشەی جێگیرکردنی نفوزی سیاسی و ئابووری خۆیان. بە ناوی پارێزگاری و یارمەتیدانی مەسیحەکانەوە نووسێتیرەکان چەندین بنکەیان لە ژێر ناوی کەنیسا، قوتابخانە، نەخۆشخانەدا دامەزراندبوو. ئەوانیش لەپاڵ دەستگا سیاسی و ئابووریەکانی تری وڵاتەکەیان خزمەتی استراتیجی دەوڵەتەکانی خۆیانە کرد. بە ناوی چاکردنی دەستگای بەڕێوەبەرایەتیەوە سەدان بێگانە لە دەستگا ئیداریەکانی عوسمانی و ئێرانیدا کاریانە کرد و بە ناوی ڕێخستنەوەی هێزە چەکدارەکانی هەردوو دەوڵەتەوە سەدان ئەفسەری ئەوروپایی لە ریزی سوپاکانی ئێران و تورکیادا کار بەدەست بوون. هاونیشتیمانانی ئەوروپایی لە قەڵەمڕەوی ئەم دوو دەوڵەتەدا مافی کاپیتۆلاسیۆن واتە مافی دادگای کۆنسولیان هەبوو کە هیچ هاونیشتیمانیەکی خۆیان نەیبوو. رووسیا خاوەنی گەورەترین هێزی زەمینی ئەوسای دنیا، گەورەترین هێزی ناوچەکەش بوو. هاوسنوور بوو لەگەڵ دەوڵەتی عوسمانی و هاوسنوور بوو لەگەڵ دەوڵەتی ئێران. نفوزی سیاسی، ئابووری، جەنگی بەهێزی تێدا کردبوون. بەریتانیاش خاوەنی گەورەترین هێزی دەریایی ئەوسای دنیا بەهۆی بوونی لە هیند و بنکەکانی لە ماڵتا، قوبڕوس، عەدەن، شێخنشینەکانی خەلیج، ئەگەرچی هاوسنووری هیچ کام لە تورکیا و ئێران نەبوو، بەڵام نفوزی سیاسی، ئابووری، جەنگی بەهێزی لە ناویاندا هەبوو. ئەڵمانیاش کە تازە دەوڵەتی یەکگرتووی نەتەوەی خۆی دروست کرد بوو، وەکو هێزێکی پیشەسازی گرنگی دنیا هاتبووە مەیدانی ململانیەوە لە ناوچەکەدا بۆ ئەوەی ئەویش جێگەپی خۆی بکاتەوە. هەر بەو پێش فەڕەنسا و ئیتالیا و نەمسا. سەرزەمینی ئێران و عوسمانی بوون بە مەیدانی ململانیەکی سەخت لە نێوان دەوڵەتانی ئەوروپیدا، بەڵام رووسیا لەلایەک و بەریتانیا لەلایەکی ترەوە کە هێزە نفوزدارەکانی ناوچەکە بوون هەوڵیان ئەدا ڕێبگرن لە هاتنی نفوزی هێزەکانی تر. بەهۆی پێشکەوتنی خێرای ئەوروپا و مانەوەی ڕۆژهەڵات بە دواکەوتویی، بەهۆی بەسرانەوەی ئابووری دواکەوتوی ناوچەکە بە ئابووری پێشکەوتوی دەوڵەتانی ئەوروپیەوە دەلاقەیەکی گەورە لە نێوان ئەم قاڕێدا دروست بوو. تەنگ و چەڵەمەی ئابووری کۆمەڵایەتی سیاسی ئێران و تورکیا قوڵتر بوو. دا و دەستگا دەوڵەتیەکان زیاتر بەرەو فەساد ئەڕۆیشتن، زوڵمی زۆرتریان لە خەڵگە کرد، زۆرتر ئەبوون بە ژێرباری قەرزی دەوڵەتانی دەوڵەمەنی ئەوروپاوە، زیاتر ئەکەوتنە ژێر هەرەسی نفوزی ئەوانەوە. چارەنووسی مەسەلە گرنگەکانی ناوەوەیان لەلایەن ئەوانەوە بڕیارەدرا. بۆچوونەکانی شێخ عوبەیدوڵڵا. شێخ عوبەیدوڵڵا لەناو ئەو هەلومەرجە ناوەکی و دەرەکیەدا کەوتە کارکردن بۆ جێبەجێکردنی استراتیجەکەی. گرنگی دەوری دەوڵەتانی ئەزانی لە بڕیاردانی چارەنووسی گەلاندا.
بە تایبەتی خۆی بەشداری جەنگی رووسی عوسمانی 1877 بوو. ئەو شەڕی رووسیا بە بیانووی لەسەرکردنەوەی نەتەوە مەسیحیە زۆر لێکراوەکانی باڵقانەوە دژی عوسمانی هەڵی گیرساند و لە ئەنجامی سەرکەوتنی رووسیا و ژێرکەوتنی عوسمانیدا پەیمانی سان ستیڤانۆی بەسەرا سەپاند کە ئەبوو دەست لە چەندین ناوچەی فراوانی باڵقان و قافقاس و ئاسیای بچووگەڵ بگرێ و دوایتریش لە باتی ئەو لە پەیمانی بەرلیندا لە ژێرگوشاری دەوڵەتانی ئەوروپیدا دەستی لە چەند شوێنی قەڵەمڕەوی خۆی هەڵگرت و دانی بە ئازادی دینی و ئازادی نەتەوەیی چەندین گەلی ژێردەستەی خۆیدا. شێخ عوبەیدوڵڵای زانی دەوڵەتانی گەورەی ئەوروپی ئەتوانن دەوڵەتان بڕوخێن و دەوڵەتان دروست بکەن، بەڵام شارەزای ململانەی استراتیژی دەوڵەتە گەورەکانی ئەوروپا و ململانەی استراتیژی رووسی ئینگلیزی لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و استراتیژی هەریەکیان لە ناوچەکەدا نەبوو کە بێگومان ئەم شارەزاییە ئەیتوانی دەورێکی کاریگەری هەبێت لە داڕشتنی استراتیژی بزوتنی دیبلۆماسی جوڵانەوەکەدا بە جۆرێکی ئەوتۆ کە بە تەواوی ناکۆک و ڕاستەوخۆ پێچەوانەی یەکتری نەبن. یەکێ لە ئوسلوبە سەرەکیەکانی شێخ عوبەیدوڵڵا بۆ جێبەجێکردنی استراتیژەکەی کاری دیبلۆماسی بوو، لەبەرەوە لە پێش کۆکردنەوەی هێزی چەکدار و دەستکردن بە لەشکرکێشی بۆ ڕزگارکردنی کوردستان لە دەسەڵاتی عەجەم و ڕۆم کەوتە بزوتنی دیبلۆماسی، کەوتە هەوڵی دروستکردنی پەیوەندی لەگەڵ نوێنەرایەتی دەوڵەتە ئەوروپایەکان بە ناردنی نامە و یادداشت، ناردنی نوێنەری تایبەتی بۆ گفتوگۆ و ڕوونکردنەوەی باری سەرنجی خۆی لەسەر هەلومەرجی کوردستان و ناوچەکە و جیهان. شێخ عوبەیدوڵڵا دەوڵەتی نەبوو تا داودەستگای کاروباری دەرەوەی هەبێ، دیبلۆماتی پسپۆڕ و شارەزای کاروباری سیاسەتی جیهانی هەبێ، زانستگە و شوێنی پێگەیاندنی دیبلۆمات و زانای قانون و سیاسەت و جوگرافی و پەیوەندی ناودەوڵەتانی هەبێ. هەروەها حیزبیشی نەبوو کە چەند کەسێکی تەرخانکراوی هەبێ بۆ لێکۆڵینەوە و هەڵسەنگاندنی کاروباری سیاسی ناوچەکە و جیهان و دانانی ڕێوشوێنی کاری سیاسی دیبلۆماسی. سەرباری ئەمانەش دواکەوتووی کوردستان لەباری پەیوەندیەوە، نەبوونی ڕێگاوبان، تەلەگراف، ڕۆژنامە و گۆڤار. شێخ عوبەیدوڵڵا خۆی سەرکردەی جوڵانەوەکە بوو، بیر و بۆچوونەکانی ئەویش بڕیاردەر بوون لە دیاریکردنی ڕێباز و چوارچێوەی پەیوەندیەکانی لەگەڵ دنیای دەرەوە، بەڵام ئاخۆ هەر ئاوات و ئارەزۆکانی شێخ و ئایدۆلۆجی و جۆری فەرهەنگ و پەروەردەبوونی خۆی تەنیا سەرچاوی داڕشتنی چوارچێوەی کاری دیبلۆماسی جوڵانەوەکە بوون، یاخود بیئەی ناوەکی کوردستان و بیئەی دەرەکی ناوچەیی و جیهانی کاریان تێکردووە. بێگومان فاکتەری جیۆپۆڵیتیک دەورێکی کاریگەری هەبووە لە دیاریکردنی بۆچوونەکانی شێخ عوبەیدوڵڵا. هەڵکەوتی جوگرافی کوردستان لە بینی ئێرانی و عوسمانیدا هاوسنووری لەگەڵ رووسیای بەهێزدا کە چەندین شەڕی سەرکەوتوانەی لەگەڵ هێزی عوسمانی کردبوو و شکاندبووی، تێکەڵاوی کۆمەڵایەتی، بازرگانی، فەرهەنگی کوردەکانی هەردوو دیوی سنووری عوسمانی رووسی، ئێرانی رووسی، نەبوونی سنووری سیاسی کوردستان لەگەڵ هیچ دەوڵەتێکی تری دنیا جگە لە رووسیا، نەبوونی سنووری دەریایی، کەمی توانای مادی جوڵانەوەکە، نزمی ئاستی بەرەمهێنانی خەڵک، نەبوونی کارگەی دروستکردنی چەک و تفاقی جەنگی، نفوزی بەهێزی ڕووس و ئینگلیز لە ناو هەردوو دەوڵەت و لە ناو دانیشتوانی ناوچەکەدا، ئەمانە بێگومان دەوری کاریگەریان هەبووە لە دیاریکردنی بۆچوونەکانیدا. ئامانجی لە بزوتنی دیبلۆماسی بۆ ئەوەی یەکێ مافی خۆی بەدەست بێنێ ئەبێ لێوەشاوەی خۆی بسەلمێنێ، ئەبێ لە خەڵکی تر بگێنێ کە بەدەستێنانی ئەم مافە بۆ ئەو ئەگەر قازانج بەوان نەگەێنێ نابێتە هۆی زەرە لێدانیان. کوردیش کە خاوەنی دەوڵەت نەبووە، لە ڕیزی دەوڵەتانی جیهاندا جێیەکی نەبووە، بۆ ئەوی مافی هەبوونی دەوڵەت بەدەست بێنێ ئەبوو لێوەشاوەی خۆی بسەلمێنێ، ئەبوو لە دەوڵەتانی تر بگەێنێ کە نەک زیانی بۆ ئەوان نابێ بگرە قازانجی لێکەن، ئەبوو بەهانەی بەجێ بەدەستەوە بێ بۆ خۆجیاکردنەوەی لە دەسەڵاتی عوسمانی و ئێرانی. کوردستان وڵاتێکی شاخاویە، هەرگیز دەسەڵاتی ناوەندی بەهێزی دەوڵەتێکی خۆجیی تیادا نەمەزراوە، هەمیشە لەژێر دەسەڵاتی بێگانەی داگیر کردا بووە، دەسەڵاتی دادگەری تێدا نەبووە، بنەماڵە، هۆز، خێڵ، گوند، پەیڕەوانی مەزەب و دین بۆ پاراستنی خۆیان و بەرژەوەندەکانیان ناچار بوون پشت بەهێزی تایبەتی خۆیان ببەستن. ئەرزی کوردستان هەمیشە جێگەی چاوتێبڕینی نێتەوە بەهێزەکانی ناوچەکە و مەیدانی زۆرانبازی خوێناوی دەوڵەتەکانی ئەوان بووە. ململانی دەسەڵاتی ناوەندی ڕۆم و عەجەم لەگەڵ دەسەڵاتە خۆجیەکانی بۆ جێگیرکردنی دەسەڵاتی ناوەندی لە کوردستاندا، ململانی ڕۆم و عەجەم لە کوردستاندا بۆ دەستکەوتی ئەرزی، ململانی هۆز و خێڵەکان لەسەر دەستکەوتی ناوچەیی لە ناوخۆیاندا ئاسایشی لە کوردستان بڕی بوو. ئەوروپایەکان لە ڕێگەی ئەو گەشتکەر و گەڕیدانەوە کە هاتبوونە کوردستان یا بە کوردستاندا تێپەڕی بوون، وێنەی گەلێکی دواکەوتوو، نەخوێندەوار، دڕندە، شەڕانی، فەناتیک، جەردە، ڕێگر، تاڵانکەر کە لێوەشانەوەی بەڕێوەبردنی کاروباری وڵاتەکەی خۆی نییە چوو بۆ مێشکیانەوە. شێخ عوبەیدوڵڵا ئەویست ئەو وێنەیە چاک بکات و پیان بسەلمێنێ کوردیش ئەگەر کاروباری خۆی بەدەست خۆیەوە بێ
لە کوردستاندا ئاسایش جێگیرە بێ، جەردەی و دزی و تاڵان و شەڕ و شۆڕ نامێنێ، کاروانی بازرگانی بە ئەمینی هاتو چووەکە، خوێندەواری بڵاو بێتەوە، لێوەشاوەی دروستکردن و بەڕێوەبردنی دەوڵەتی خۆی هەیە. ئەگەر ناوەڕۆکی نامەکانی شێخ عوبەیدوڵڵا و توێژەکانی خۆی و نوێنەرەکانی لەگەڵ ئەوروپایەکان لێک بدرێتەوە، دەرەکەوێت کە مەبەستەکانی شێخ لە بزوتنی دیپلۆماسی بەرەو دەوڵەتانی ئەوروپی بریتی بووە لە یەک خۆشناوکردنی کورد و سەلماندنی ڕەوایی جیابوونەوەی لە ئێران و تورکیا و بەدەزێنانی مافی ئازادی بڕیاردانی چارەنووسی خۆی. دوو ڕیسواکردنی زوڵم و زۆری ڕۆم و عەجەم لە کوردستاندا و بە پاڵدانی هۆی ئەو کردەوە خراپانەی ڕوئەدەن بە دەسەڵاتدارێتی ئەوان. سێ دەرخستنی گرنگی کوردستانی سربەخۆ بۆ دەوڵەتانی ئەوروپی لە ڕووی جێگیرکردنی ئاسایشی ناوخۆ و تەمینی ئازادی و سەلامەتی بازرگانی و ڕەفتاری باش لەگەڵ گەلانی مەسیحی و گرنگی استراتیجی شاخەکانی کوردستان لە کاتی جەنگدا. ئامانجی سەرەکیش لەمانە هەمووی بە دەزێنانی پشتیوانی معنەوی دەوڵەتانی ئەوروپی بوو بۆ خەباتی نەتەوەی کورد و دانپیانانی قانونیان بە دەوڵەتی کوردستانی یەکگرتو و سربەخۆ لە دەسەڵاتی دەرباری قاجار و بابی عالی تورکی. دیپلۆماسی شێر و ڕێوی لە دووچارەکی قەرنی 19هەمدا دەوڵەتی سربەخۆ لە دنیادا زۆر نەبوون. دەوڵەتە گەورە و گرنگەکانی ئەوروپا بریتی بوون لە بەریتانیا، رووسیا، فەڕەنسا، ئیتالیا، نەمسا کە لە کاروباری دنیادا بە تایبەتی لە کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا گرنگیان هەبوو. لەناو ئەوانشدا بۆ شێخ عوبەیدوڵڵا ڕووسیا و بەریتانیا کە دوو هێزە سەرەکیەکەی ناوچەکە بوون گرنگیەکی تایبەتیان هەبوو، چونکە نفوزی سیاسی، ئابووری، فەرهەنگی، جەنگیان لەناو ئێران و تورکیادا بەهێز بوو. ئەوانەی تر لە پلەی کاریگەری نفوزدا لە ناوچەکەدا نەئەگەیشتە ئەو دوانە. شێخ عوبەیدوڵڵاش لە کاری دیپلۆماسیدا سەری کردە سەر ئەم دوو دەوڵەتە ئەوروپیە. لە ناو دوانەشدا پێی وابوو لە ئەنگری شێر بێ باشترە نەکی ڕێوی. دیارە ئەمەشی لەو پەندە کوردیە مەشهورە دەرێناوە کە ئەڵێ شێر بمشکێنێ نەگڕێوی بمخوا. لە لای کورد شێر ڕەمزی جوامێری و ڕێوی ڕەمزی فێڵبازیە. لە شێر مەبەستی ڕووس و لە ڕێوی مەبەستی ئینگلیز بوو. ئەبێ ئەم بۆ چوونەی شێخ لە چیەوە هاتبێ. کورد خاوەنی دەوڵەت نەبوو ڕەفتاری لەگەڵ ئەم دوو دەوڵەتە کردبێ و لە ئەرشیفی وەزارەتی کاروباری دەرەوەیدا تۆماری پەیوەندیەکانی نێوان کورد ئینگلیز و کورد ڕووسی هەبێ تا لە ئەنجامی لێکۆڵینەوەی بەراوردی ڕەفتاری هەردوولادا ئەم پێچواندنە دابڕێژێ. هەروەها تەجروبەی پێشووتری جوڵانەوەی کوردیش لەگەڵ ڕووس و ئینگلیز بای ئەوە نابێ هەڵسەنگاندنێکی وەهای لەسەر دابمەزرێ. استراتیژی ناوچەیی رووسیا ئامانجە سەرکیەکانی ئیمپراتۆری ڕووسی لە قەرنی 19هەمدا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا درێژە کێشانی هەمان ڕاستپاردەکانی پەترۆسی گەورە و کاتری نابوو. یەک هەوڵدان بۆ تەئمینکردنی دەرەتانێکی دەریایی لەسەر ئاوی گەرم. دوو هەوڵدان بۆ دەستگرتن بە سەربوغازەکانی نێوان دەریای ڕەش و دەریای سپیدا. سێ گەشەپێدانی بازرگانی. چوار ڕێگرتن لە تەنینەوەی نفوزی فەڕەنسی، ئینگلیزی و دوایتر ئەڵمانی. بۆ بەدیێنانی ئەم ئامانجەش چاوی بڕی بۆ ئەرزەکانی جنوبی رووسیا کە هەندێکی لە ژێردەستی عوسمانی و هەندێکی بەشێکی سەرزەمینی ئێران بوو. هەوڵی ئەدا لە ڕێگەی نزیکبوونەوە لە ئێران و ئەفغانستانەوە مەترسی بۆ سەر هیندستان دروست بکات و بەریتانیا بخاتە پەژارەوە. بە تێپەڕبوونی زەمان و بە شوێنەیی سنووری خۆی گەیاندە لێواری سەرووی دەریای ڕەش، ئەرمانستان، گورجستان، ئازەربایجان، تورکمانستان، تاتەرستانی گرت و ڕووبارەکانی ئاراز و ئەترەک بوونە سنووری خواروی. جێپی ئابووری و سیاسی تەنانەت سوپای خۆی لە ئێراندا قایم کرد. ئەو ململانەیەی لە نێوان رووسیا و دەوڵەتە ئەوروپیە گەورەکاندا بوو لە دووچارەکی قەرنی 19هەمدا دەسەبەری سەرەکیمان و پاراستنی ئیمپراتۆری ئێرانی و ئیمپراتۆری عوسمانی بوو. هیچ کام لە دەوڵەتانی ئەوروپی بۆ ئەوەی ئەوی تریان بەهێزتر نەبێ ڕازی نەبوو یەکێ لەم دوو دەوڵەتەدا گیر بکە و بیخاتە ژێر دەسەڵاتی ڕاستەوخۆی خۆیەوە. ئێران لە نێوان دەسەڵاتی ڕووس و نفوزی ئینگلیزە دەوری ناوچەی لەمپەری ئەبینی. بۆ ئەوەی ڕێ لە تەماعی رووسی بگرن بەستوبیانەوە بە هەندێ بەڵێنی دەوریەوە لەوانە پەیمانی پاریس 1856. کورد و ڕووس ئەو سەردەمەی کوردستان دابەش بوو بەسەر دەوڵەتانی ئێران و عوسمانیدا گەلی کورد لە لای سەرووی ئێران و لە لای ڕۆژهەڵاتی عوسمانیەوە هاوسنوور بوو لەگەڵ قەڵەمڕەوی دەسەڵاتی ڕووس. رووسیا لە تەقەلای فراوانخوازانی بەرەو خواروی خۆیدا لە پاش سەپاندنی پەیمانی گوڵستان 1813 دوایتر پەیمانی تورکمانچای 1828 بەسەر ئێراندا و لە پاش سەپاندنی پەیمانی سانستیڤانۆ 1877 و دوایتر پەیمانی بەرلین 1878 بەسەر دەوڵەتی عوسمانیدا هەندێک شوێنی کوردستان و هەندێک خێڵی گەورەی کورد کەوتبوونە ژێر دەستیەوە. مەیدانی سەرەکی هەندێک لە جەنگەکانی ڕووسی ئێرانی و ڕووسی عوسمانی لە کوردستاندا بووە. بەشێ لە هێزەکانی ئێرانی و عوسمانی لەو شەڕانەدا کورد بوون.
لە کاتی جەنگدا ڕووس بۆ ئەوەی کەڵک لە کورد وەربگرێ دژی ئێران و عوسمانی بەکاریان بێنێ هەندێک تیپی لە سوارە و پیادەی کورد پێگەنا و پەیوەندی دۆستانەی لەگەڵ هەندی ئاغا و دەسەڵاتداری کورد دروست کرد. لە جەنگی 1829دا رووسیا 4 تیپی موسڵمانی پێگەنا بوو، لەوانە یەکێکیان کورد بوو. لە شەڕی کریمەدا 1854-1856 دوو تیپیان پێگەنا بوو، یەکێکیان لە کوردەکانی قارس و ئەویتریان لە کوردەکانی یەریڤان. لە شەڕی 1870دا تیپێکیان لە کورد پێگەنا بوو کە 1300 کەس بوو. بەم جۆرە نزیکی کوردستان لە دەوڵەتی بەتوانای رووسیا تێکەڵاوی سیاسی، بازرگانی، کۆمەڵایەتی، جەنگی، کورد لەگەڵی، نفوزی بەهێزی رووسی لە ئێران و عوسمانیدا، دەستوەردانی بەردەوامی لە کاروباری گرنگی ناوچەکەدا و چاوتێبڕینی بۆ دەست بە سەراگرتنی بۆتە هۆیەکی کاریگەری داڕشتنی جۆری هەڵوێستی بزوتنەوەی ڕزگاری نەتەوەی گەلی کورد لە هەڵبژاردننی دۆستایەتی ڕووسدا. هەڵکەوتی جوگرافی کوردستان جۆرێ بووە ئازادی لە سەرکردەکانی کورد سندۆتەوە کە بەپی دەستکەوتی نەتەوەیی دۆست و دوژمن هەڵبژێرن. لە سەرەتای دەستپێکردنی بزوتنەوەی ڕزگاری نەتەوەی گەلی کوردەوە هۆی جیۆپۆلەتیکی فاکتەری سەرەکی بڕیاردەری دیاریکردنی دۆست و دوژمن بووە. بزوتنی دیپلۆماسی بەرەو رووسیا. شێخ لە دوای گەڕانەوەی بۆ نەهری 1870 کەوتە تەقەلا بۆ پەیوەندیکردن لەگەڵ کاربەدەستانی ڕووس. نوێنەری ئەناردەلایەن و نامەی بۆ ئەنووسین بۆ ئەوەی باری سەرنجی خۆیان پێڕابگەێنێ. چەندین جار نوێنەری خۆی ناردەلای ئۆبەرمیلەری کۆنسوڵی ڕووس لە ئەرزڕۆم. کاتێک کۆنسوڵگەی رووسی لەوان کرایەوە، شێخ ئەو نزیکەوتنەوەی بە هەڵزانی و دوو جار یوسف ئاغای باوەڕپێکرای خۆی بە پێشنیارەوە ناردەلای کامسارکان. هەروەها لە تشرینی یەکەمی 1879دا بە نوێنەرایەتی خۆی سید محەممەد سعیدی بۆ گفتوگۆ ناردەلای کامسارکان لەوان. سید محەممەد سعید لە قسەکانیدا بە کامسارکانی ڕاگەیان شێخ گەیشتۆتە ئەو بڕوایی ئیمپراتۆری عوسمانی لە توانای دانەماوە ئەمن و ئاسایشی میلەتەکانی ژێردەستی بپارێزێت و ئەمەش هەڕەشێ بۆ ماڵ و مڵکی خەڵکی وڵاتەکە. لەبەرەوە شێخ ڕاپەڕین لە پێناوی چاکە و سوودی میلەتدا بەکارێکی ڕاست و بە ئەرکی سەرشانی خۆی دائانێ، میلەتیش ئەو بە پارێزەری ڕاستەقینەی خۆیەزانێ. شادەماری هەموو خراپەیەک لە تەماکاری دەستگا ئیدارەکانەوە دەست پێکا، لە نوێنەرانی پلەی هەرە خوارەوە، واتە لە زەبتیەکانەوە دەست پێکات و لە پلەکانی سەرەوەی دەستگاکان کۆتایی دێ ئەوانەی دوادڵۆپی خوێنی میلەت ئەمژن. ئەو میلەتەی داخ و زۆرداری چەشتنی گەیشتۆتە سەرلوتی و ورەی بەرداوە، نەک هەر مەسیحەکان بەڵکو کوردەکانیش خوێنیان دەمژرێت. هەر لەبەر کردەوەی خراپ و ناڕەوایی دەستگاکانی بەڕێوەبەرایەتیە کوردەکان ناچار ئەبن ڕووبکەنە جەردەی و ڕوودکردنەوە. شێخ لەو خەباتیدا دژی دەوڵەتی عوسمانی بەرپای کردووە، پشتی بە پاراستن و لێپرسینەوەی رووسیا ئەستورە و هەمیشە حسابی بۆ ئەکات. و بیانووی شێخ ئەوەیە رووسیا دراوسەی کووردە، لەبەر ئەوە هەمیشە زیاتر لە بەریتانیا ڕێزی لێگیراوە. ئەگەر رووسیا لەگەڵ تورکیایان لەگەڵ بەریتانیادا کەوتە شەڕەوە، کورد ئەتوانێت کار بکاتە سەر چارەنووسی شەڕەکە، چونکە هەموو ڕێگاوبانە شاخاوێ گرنگەکانی وان و دیاربەکر بەدەست کوردەوەیە. تەقەلای شێخ بۆ بەدەزێنانی پشتیوانی معنەوی رووسیا دوای ئەوەش کە قۆناغ یەکەمی جوڵانەوەکەی لە کوردستانی ئێراندا سەری نەگرت و بەدەست بەسەری برای ئەستەمبوڵ هەر بەردەوام بوو. لە پاش هەڵاتنی لە ئەستەمبوڵ و گەیشتنەوەی بۆ کوردستان، جارێکی تریش عەلی قاسمی بە نوێنەرایەتی خۆی ناردەوە لای نوێنەری ڕووس و لە زمانی شێخۆپی ڕاگەیاندن لەمە زیاتر ناتوانین فەرمانڕەوایی ڕقی تورک قوبوڵ بکەین. لە خەبادا دژی ئەستەمبوڵ داوای پشتگیری لە رووسیاکەن. ئەگەر رووسیا قایل بێ ئەوە شۆڕشێکی سەراپای کوردی بەرپاکە. تەقەلاکانی شێخ لەگەڵ دیپلۆماتەکانی ڕووس لە ناوچەکەدا کەڵکی نەبوو، ئەگەرچی دیپلۆماتەکانی ڕووس و جاسووسەکانیان لە هەردوو دیوی کوردستان بە وردی چاودێری هەڵسوکەوتی شێخ و جموجۆڵ و ئامانج و پەیوەندیەکانی و ڕووداوەکانیان نەکردو، ئاگاداری هەلومەرجی کۆمەڵایەتی، ئابووری، سیاسی ناوچەکە بوون، بەڵام هەڵسەنگاندنی ئەوان بۆ جوڵانەوەکە کە لە زۆر لاوە ڕنگدانەوەی استراتیژی رووسیا بوو لە ناوچەکەدا و ڕنگدانەوەی سیاسەتی دەرەوەیان بوو بەرامبەر دەوڵەتانی عوسمانی و ئێرانی ئیجابی نەبوو. لە راپۆرتەکانی خۆیاندا بۆ سەروتردەری ئەخەن: یەک، پشتی داواکانی کورد نەگیرێ، خواستەکانیان ڕەت بکرێتەوە. دوو، پشتی حکوومەتە مەرکەزیەکان بگیرێ. سێ، لە باتی کورد پشت بە مەسیحەکان ببەسرێ کە پێشکەوتوترن و زیرەکترن و زووتر شت فێر ئەبن و دەوڵەمەندترن. چوار، پیشاندانی جوڵانەوەکە کە دەستی ئینگلیزی تێدایە و لەوانەیە ئینگلیز بۆ دەستکەوتی خۆی بیخۆزێتەوە، ئەمەش بۆ شێواندنی لە لای دەستگاکانی سەر و خۆیان. هەڵسەنگاندنی دیپلۆماتە بچووکەکانی ناوچەکە ئەگەرچی لە دیاریکردنی هەڵوێستی دەوڵەتەکانیاندا ڕەنگە هۆیشی بڕیاردەر نەبێ، بەڵام بێگومان ئەتوانێت کاری ئیجابی یا سەلبی بکاتە سەر. بەم پێ هەڵوێستی نادۆستانەی دیپلۆماتەکانی ڕووس لە ناوچەکەدا
دەوری هەبووە لە هاندانی دەستگاکانی سەروترە بۆ بڕیاردانی خێرا لە دژی. استراتیژی ناوچەیی بریتانیا. ئامانجا سەرکیەکانی ئیمپراتۆری بریتانی لە قەرنی 19دا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە کورتی وەکو لینچۆفسکی نووسیوێتی بریتی بوو لە 1. پاراستنی هند، 2. پاراستنی سەلامەتی ڕێگەکانی پەیوەندی میترۆپۆڵ و ئیمپراتۆری، 3. گەشەپێدانی بازرگانی بریتانی، 4. تامینکردنی لایەنی کەمی هەلومەرجی ژیانی مرۆڤایەتی. بۆ بەدیهێنانی ئەم ئامانجانەش بریتانیا سیاسەتێکی دیاریکراویدا ڕشت بوو کە لەسەر چەند بنچینەیەک دامەزرا بوو. یەکەمینیان پاراستنی سربەخۆیی و یەکێتی ئەرزی هەردوو ئیمپراتۆری ئێرانی و عوسمانی بوو دژی هەڕەشە و چاوتێبڕینی رووسی و دوایتر ئاڵمانی. داگیرکردنی قوبرس و ماڵتا و قەناتی سویس و عەدەن کە بەشێکی سەرزەمینی عوسمانی بوون ئەگەرچی بە ڕووکەش پێچەوانی ئەم ستراتیژە بوون، بەڵام بریتانیا بە گونجاویدا ئەنان بە بیانووی ئەوەی ڕێگەی هێند تەئمین دەکەن. بریتانیانەی ئەویست تورکیایە ئێران داگیر بکە و بیخاتە ژێر دەسەڵاتی ڕاستەوخۆی خۆیەوە، هەروەهانەشی ئەهێش دەوڵەتانی تر داگیریان بکەن، بەڵکو ئەویست وەکو قەواری سیاسی لە ژێر نفوزی کاریگەری خۆیدا بە سربەخۆیی لە بەرامبەر دەوڵەتەکانی تردا بمێنن و ئێران ناوچەی لەمپەری نێوان هیند و رووسیا بێ. لەبەر ئەو هۆیانە لایەنگری ڕێفۆرم و چاکردنی هەلومەرجی ناوەیان و دژی ڕووخاندن و دابەشکردنیان بوو. بەرەنگاری هەر مەترسیێکی ڕاستەقینەیە کرد کە لە ناوەیان دەرەوە هەڕەشەی لە قەواری ئەو دەوڵەتە بکردایە. کورد و ئینگلیز. لە هیچ پارچێکی نیشتیمانەکەیدا کورد هاوسنووری دەسەڵاتی بریتانی نەبووە، هەرچەندە لە کۆنەوە گەڕیدە و زانای ئینگلیزی هاتوچۆیان بە کوردستاندا کردووە و بە ناوی ئاگەڕاون و لە چەندین جێگەش کۆنسۆلگە و ناوەندی بازرگانیاندا مەزراندووە، بەڵام هیچ کات تێکەڵاوێکی فراوانی بازرگانی، سیاسی، فەرهەنگی یا سوپایی لە نێوان کورد و ئینگلیزدا دروست نەبووە. پەیوەندی بەریتانی تورکی و پەیوەندی بەریتانی فارسی لە چەند لایەکەوە ڕاستەوخۆکاری لە کورد کردووە. یەکێکیان کاربەدەستانی بریتانی هەمیشە گوشاریان بۆ سەربابی عالی و دەربارە برد بۆ هەندێ ڕیفۆرم و چاکردن لە کاروباری بەڕێوەبەرایەتی و دارایی و سوپایی ناوڵاتەکەیاندا بۆ ئەوەی ئەوەندە کلۆر نەبن ڕووز بتوانێت بە ئاسانی هەڵیان بلوشێ. ئەنجامی ئەم گوشارە لە تورکیا بە تەنزیمات شکایەوە. یەکێ لە بەندە سەرەکیەکانی تەنزیمات دەستکاریکردنی ڕێخستنی بەڕێوەبەرایەتی ویلایەتەکان بوو کە ئەبوو بەهۆی لە ناوچوونی یەکجاری ئەمارەتە ئۆتۆنۆمەکانی کوردستان. دیپلۆماتەکانی ئینگلیز زۆریان بۆ بابی عالی هێنا لەشکر پێشێ بۆ سەر محەممەد بەجی میری سۆران و بۆ سەر بەدرخان بەجی میری بۆتان و دەسەڵاتی ڕاستەوخۆی تورک لە شوێنی ئەوان دابمەزرێنن. دووەمیان ناوبژیکردنی بەردەوام لە نێوان بابی عالی و دەرباردا بۆ ئەوەی ناکۆچیەکانیان بە ڕێگەی گفتوگۆی هێمنانە چارەسەر بکەن. ئەنجامی ئەم ناوبژیە ڕێکەوتنی یەکەم و دووەمی ئەرزڕۆمی لێشین بوو کە دوایی هێنا بە ململانی چەکداری دوور و درێژی نێوان ئەم دوو دەوڵەتە و بناغەی سیاسەتی هاوبەشی بەرامبەر مەسەلەی کورد دانا.